ئەمەی دەیبینن ئەمە دۆخی شەقامەکانی شاری سلێمانیە، شەقامی بازنەی مەلیک مەحموودە کە هەموو شتێک ئاساییە لەسەر شەقامەکان، بەڵام ئەو گژی و ئاڵۆزیانی کە هەیە تەنیا لە گردی سەرچنار و دەوروبەری لالەزارە کە هێزێکی زۆری ئەمنی چۆتە ئەوێ بە پێی ئەو قسانی کە دەکرێت ئەو هێزە ئەمنیە فەرمانی دەستگیرکردنی لە ئەو شێرجەنگی و دەوروبەرەکەیان پێیە، بۆیە ماباقی شاری سلێمانی دۆخەکە ئارامە. ئەمەی دەیبینن دیمەنی شەقامی بازنەی مەلیک مەحموودە لای دوڕیانی سەرچنارەوە کە هاتچۆ ئاساییە هیچ بازگەیەکی هێزە ئەمنیەکان لە سەر شەقامەکانی ناو شاری سلێمانی بوونی نییە و تەنیا ئەوەی کە هەیە لە گردی سەرچنار لە دەوروبەری لالەزار هێزی ئەمنی بوونی هەیە و بازگە لەو ناوەدادانراوە و ڕێگە بە هاوڵاتیان نادرێت کە هاتوچۆ بکەن لە دەوروبەری لالەزارەوە، بەڵام ئەوەی کە هەیە لە ئێسادا ئەمە دۆخی شەقامەکانی شاری سلێمانی و دۆخەکە ئارامە و هاوڵاتیان بە ئاسایی هاتچۆ دەکەن بەسەر شەقامەکانە و قەرەباڵغێشی زۆریش هەیە بە شەقامەکانەوە لە بەری شەوی پێنجشەممەیە گەشتیارێکی زۆر ڕویان لە شاری سلێمانی کردووە، بۆیە جموجۆڵێکی زۆر هەیە لە شارەکەدا. ئەمە بەشێکە لە شەقامەکانی شاری سلێمانی کە ئێمە زۆربەی شەقامەکانی شاری سلێمانی گەڕان تاوەکو بزانین بازگەی ئەمنی هەیە، بەڵام هیچ بازگەیەکی ئەمنیمان لە شاری سلێمانیدا نەبینی، ئەوەی تەنها هەبووە کە ڕێگە نادرێ ئۆتۆمبیل بچێتە ناو گەڕێکی سەرچنارەوە، ڕێگاکانی چوونە ناو گەڕێکی سەرچنارەوە سەرجەمی لەلایەن هێزە ئەمنیەکانەوە بربەست کراوە و هێزی ئەمنی گەمارۆی دەوری لالەزاریان داوە بۆ ئەوەی کە لاو شێرجەنگی خۆی ڕادەستکات، بەڵام تا ئێستا هیچ لێدوانێکی فەرمی لەسەرم بابەتە نییە. من پەیوەندیم کرد بە دەستگای ئاسایشی هەرێمەوە پۆلیسی سلێمانیەوە، وەڵامی پەیوەندەکانیان نەدایەوە لەبەرەوەی کە تا ئێستا هیچ لێدوانێکی فەرمی لەسەر ئەم بابەتە نییە و ئەوەی کە هەیە و ڤیددیویانی لە سۆشیال میدیادا بڵاو کراوەتەوە هێزەی زۆری ئەمنی لەو گەڕەکانەی دەوروبەری وتێ لالەزاردا هەن بۆ ئەوەی کە داوا دەکرێت لاو شێرجەنگی و دەوروبەرەکەی خۆیان بن بەدەستەوە، بەڵام تا ئێستا هیچ جوڵەیەک و هیچ پشێویەک دروست نەبووە لەو بارەیەوە. ئەمە دۆخی شەقامەکانی سلێمانیە، چەندێک گەڕین هیچ بازگەیەکی ئەمنی بوونی نەبوو لە شارەکەدا، تەنهاوەی هەبوو لە ئێوارەوە هەرێکە لە بازگەی عربەت و بازگەی تاسڵوجە لەوێ هێزێکی ئەمنی لێبوو، هاتچۆی هاوڵاتیانیان خاو کردبەوە لەبەر ئەو پشتینیانی کە کرا لەوێ، بەڵام ئەوەی کە هەیە تەنیا لە گردی سەرچنار هێزە ئەمنیەکان بوونیان هەیە و ئەمە شەقامی سالمە لە شاری سلێمانی مەدیبنەکانی ئێستان.